کەسانێک هەن ڕەنگە بە ڕۆشنایی چاوەکان نەبینن بەڵام بە ڕۆشنایی دڵیان زۆر شتەبینن و زۆر بەتوانە و لێهاتووییان هەیە خۆشبەختانە ئەبینین نابینایان توانیویانە نەک ئەوەی کە واز لە قورآنی پیرۆز بێن بەڵکو بە پێچەوانەی ئەو کەسانی کە ئەشبینن بتوان قورآنی پیرۆز لەبەر بکەن بە جوانی بیخوێننەوە و تا ئێستا چەندین نابینامان بینیوە کە سپاس بخوا توانیوێتی هەموو قورآنی پیرۆز لەبەر بکە بۆ زیاتر باسکردن لە کردنەوەی خولی قورآنی پیرۆز بۆ نابینایان و لەبەرکردنی میوانداری بەڕێز مامۆستا ئاراممان کردووە لە ستۆدیۆکانمان لە پێم ڕۆژ لەگەڵمانایە مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان سپاسی جەنەتانەکەم سەلامت بنیا خۆم خێرشتان لێکم مامۆستا بزانین ئەم خولە چییە و لە کێکەوە کراوەتەوە سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ڕێکخەری هەموو ئیشەکان خۆیەتی وە لێرەوە لەم بڵندگۆی جەنابتانەوە ئەمەوە حەقیقەتە باسکەم کە بە نسبەت ئەم ڕێکخراوەی ئێمەوە بە نسبەت ئەم دەورەی ئێمە ئەم خولەی ئێمە کە کردومانەتەوە الحەمدولای وەشکور ینی کە خولی لەبەرکردنی قورآنی پیرۆزە بۆ توێژی نابیناکان بە تایبەتی و الحەمدوللا غێری نابیناکانیش خەڵکانی تریش کە هیچ کێشەیەکیان نییە با بڵێن کێشەی جەستەیان نییە لە ڕووی چاو دەستوانەوە بەهرەگر بوون ینی توانیمان الحەمدوللا سوودی استفادەیەکیشمان بۆ ئەوان هەبێ ئەم دەورەی ئێمە کردومانەتەوە دەورەی لەبەرکردنی قورآن لە 2010ەوە بەڕاستی ئەڵێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من لەم یەشکوری الناس لا یەشکوری الله ئەوەی سپاسی خەڵکی پێ نەکرێ ناتوانێت سپاسی خواشکە من لێرەوە دوعای خێرم هەیە بۆ مامۆستا عوسمان خەلیفە و بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم ئەگەر جەنابیان نەبوایە ئێمە نەمانەتوانی کە بەردەوامی بەم دەورەیە بدەین چونکم سەردەمانێک کە ئێمە ڕێکخراویش نەبووین فقط کۆمەڵی نابیناگرت بووبووینەوە مامۆستا جەنابیان فەرمی وتی مامۆستای بەڕێز ئێمە ئەم نابینانەوەکو خۆ ئێمە بە ئەهلی قورئان ناسراوین بەڵام باش وایە جەنابیشت هەڵسی بەم ئیشە بەم کارەکە بتوانی یعنی ئیستیفادەیەکی باش پێیان بگەینی کە خۆیان بناسنەوە جارێکی کە لە بەرگی قورئاندا جا بەڕاستی ئێمە لە 2010ەوە کە دەستمان کرد بە ینی لەبەرکردنی قورئان و جاری وا هەبوو بە مراجعەکردنەوەی قورئان و ئەمانە الحەمدولای وەشکور توانیمان جێدەستێکمان دیار بێ هەرچەند ئەم مەدرسەی کۆنە بە نسبەت ئێمەی نابیناوە هەر لە زەمانی عەبدوڵڵای ئومی مەکتومەوە ڕزا ڕەحمەتی خوای گەورە لێ بێ ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا بگاتە زەمانی کاک ئەحمەدی شێخ یعنی ئێمە توانیمان ڕێچکەکەی ئەوان بگرینەوە نەوەکو داهێنانێکی تازە بکەین ینی توانیمان الحەمدولای وەشکور ینی تا ڕادەیەکی باش سەرکەوتن بەدەست بێنین کە ینی ئەم گروپەی ئێمە خۆمان بناسێنین بە کەناڵەکان خۆمان بناسێنین بە خەڵکی ناوشاری سلێمانی کە ئێمە هەین کە ئێمە ماوین کە ئێمە ئەتوانین وەکو جاران لە خزمەتتان نابین لە مەسەلەی پرسەکانە لە مەسەلەی مناسبەی مەولودا لە مناسبەکانە کە بەعام لە ئیسلاما شیرین و هەن و دیارن و جێ ئەوەن کە ئاماژیان بۆ بکرێت زۆر باشە یاخوا هەر بمێنن مامۆستا جان فەرموود لە 2010 ئێوە دەستان بە حیفز و لەبەرکردنی قورئانی پیرۆز کردووە چەند بەڕێز بەشدارن لەگەڵتانە و تەنها لە ڕەگەزی نێر بەشدارن واتە ئەوانی کە پیاون نابینان بەشدارنیە ئافرەتانیشتان لەگەڵایە و الحەمدولای وەشکور ینی لە هەردوو ڕەگەستایەتی بەڵام زیاتر ڕەگەزی نێرینەی زیاتر تیا پیاوان بەشدارن ئافرەتانیشمان لەگەڵان ینی هەندێک لەو خوشکە بەڕێزانەمانتیان کە لەبەری قورئان لەبەرەکەن بەڵام کەمتر بە حەقەت ینی مع الأسف کە ینی مەجالیان نییە نازانم بڵێم کاتیان نەگونجاوە ناتوانم بڵێم یانی نازانم چۆن بڵێم ینی ئەبێ خۆیان جوابی خۆیان بدەنەوە بەڵام بە حەقەت ینی مامۆستای خۆشەویست ینی نابینا تەنها ئەو تەحەدایەکەم لە ڕێگەی قورئانەوە ینی ئیسپاتی وجودی خۆیەکە بە خەڵک ئەتوانێ بڵێ من هەم ئەم با بڵێن لە دەورەی ئێمە کردومانەتەوە لە سنتەرەوە لە بەختیاری و ئێستا کە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ لە خانوەکانی کۆمپانیای نەوزادین بەڕێز هونەری حاجی عومەر ئاغای سورکی کە شوقەیەکی یاوینەتێ لەوێ ئێمە دەورە کاڵێنەوە ڕێکخراوەکەشمان لەوەیە
ئێمە ڕۆژانی شەممە و پاشان ڕۆژانی چوارشەممان ئەم دەرسانە ئەوترێتەوە لە سعات 9 بەیانیەوە بۆ 1:30 بۆ 2 تقریبن. بەڵام لەگەڵ سپاس و ڕێزمە بۆ ئەحمەد غەفور کە پیاوێکی خێرخوازی ناوشاری سلێمانیە کە توانیوێتی ینی ئێمە لەو ڕۆژانەدا کە نیوەڕوان ئەمێنینەوە خواردنمان بۆ دابینکە و خێرخوازی کەش هەن حەزەکەن لێرە ئێمە ناویان نەبین ئێمە لەوێ کە لەوێ ئەبین نیوەڕوان چەند کەسێکمان هەن لەوێ خۆبەخشن چێشت لێ نەرن چێشتەکەن بۆ ئەو نابینانە چیان بۆ لێ ئەنێن و میوان ئەدەنێ و جاری واش ینی ئەبێت بە سوعبەت و گاڵتە و گەفێک جۆرێک لە جۆرەکان یان نابینەوەمان هەیە حەز ناکا بڕاتەوە بۆچی لێرە ینی جەوێکی خۆش ئەبینێ هەم قورئانەکە یەخوێنێ نوێژەکەمان بە جەماعەت ئەکەین و پاشان یعنی سرور و خۆشیێک ڕووە کاتە دڵیان جاری وا هەبووە با بڵێن کاتی فەراغمان هەیە ئادەی برادەران يلا باسرودێکی خۆش بڵێن لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني ئیتر جەوێکی وا دروستەکەین ینی زۆر جار چاوساغەکانیش بەخیلی بە ئێمە بن خۆزگەمەش مانتوانی بەیان هیچ جەوێکی وا دروستکەین عەرزم کردی چەند کەس بەشدارن لەم خولەیە تقریبا يعني ئێستا ئەگەینە يعني 30 بۆ 35 نەفەر ئەم 30 بۆ 35 نەفەرە بەردەوامن لە حیفزکردنی قورئان یا تایەتی تەواوی کردووە تایەتی ئێسەش وەکو مناڵەکان هەر بەردەوام لەبەر ئەکەن بەڵام هێندێکمان هەن تۆزێ تەمەنیان هەیە فقط یەن مراجعەی دەرسەکانیان ئەکەن و لەبەرەی بیری نەچێتەوە ینی یەت لەوێ هەستەکە مامۆستایەکی هەیە هەستەکە کە بەڕاستی ینی کەسێکی لێ ببرسێتەوە ینی نەشئەیەکی بۆ دروست ئەبێ کە مراجعەی قورئانەکەی پێی عیبە بیری بچێتەوە ینی حەز ناکای بیری بچێتەوە بەڵام خاڵەکەی لێرەدا ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە سەر دەمانێک ینی لە شاری سلێمانیا يعني بژێوی نابینا لەسەر تیلاوەتی قورئان و مەسەلەی پرسە و تەعزیەکان بوو بە نسبەت نابینا بەڵام داخی گرانم وەکو هەموو شتەکانی کە شێوێنراون ئەمی شێوێنرا يعني ئەو پاروەنانە ئەو پاروە لە دەستی نابینا سەنرا و درا بە چاوساغەکان داخی گرانم زۆر جار ئەیان هەیە ساری و نەوشە ڕائەگرێ یە لە دەرەوە پرسە ئەخوێنێ للعلم ئەو نانە نانی کەسێکە کە نابینایە نانی کەسێکە کە خاوەن پێداویستی تایبەتە بژێویەکەی لەسەر ئەوەیە کە ئەمە لەسەر فتوایەکی جەنابی کاک ئەحمەدی شێخ لە سلێمانی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ کە وەختێک لە 8 ساڵەکانە لە سلێمانیە کە تەماشای کردووە ینی نابیناکان جۆرێک لە جۆرەکان مەشغوڵی دنیایان هەیە ینی ناتوانن ئیشێ بکەن کە بژێوی خۆیان و ماڵ و مناڵیان دابینکەن یان خۆت پەنا ئەبەن بۆ ئەوەی کە داوای هاوکاری لە یەکی کە بکەن لە خەڵکانی کە بکەن ئەم پیاوە بەڕێزە زانیوێتی نابینام تاقە باشەی تایە چووە لە مەدینەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پیاوێکی هێناوە مامۆستایەکی هێناوە لێرە چەندانەیەکی لەم نابینایانەی سلێمانی فێری قورئان کردووە و ئەویش بۆ بە مەدرسەیەک تا ئێستاش ئەو مەدرسەیە کە مەدرسەی شێخ معرفی نۆدەی پێڵەن کرد داخی گرانم ئێستا پەکی کەوتووە ئێستا فقط تەنها چەند مامۆستایەکی کەمی لێماوە تەلەبەنیە خەڵک نایەدیانی بەڕاستی بۆ لەبەرکردنی قورئان لەو مەدرسەیە للعلم لە ئێرانەوە لە کەرکووکەوە لە شارەکانی کوردستانەوە ئێران و عێراقەوە خەڵک هاتووە لەوێ فێری قورئان بووە بەڵام داخی گرانم ئێستا ئەوەندە بێنازە ئەمەندە ینی کەس نییە حکومەتیش داخی گرانم ئاوڕێکی باشیان جدیان لێ ناداتەوە ینی ئەوە بۆ خۆی بەو شێوەیە ماوەتەوە ئەو پاروەنانە کە هی نابینابوون لێمان سەنرا و ئێستا نابینا خەریکی یعنی مەشغوڵی کۆمەڵی ئیشوکاری کەیە کە ئیشوکاری ئەو نییە کەی نابینایان وتۆ گوێزان فرۆشتن لە بەردەم مزگەوتی گەورەیە کەی نابینایان وتووە و کارتی مۆباقەی نابا ئیشکا با کاسبی بکە بەڵام ئیشە سەرەکیەکەی ئەم تەحفیز و حیفزی قورئان و لەبەرکردنی قورئان و گەیاندنی دینی خوا و پەیامەکەی ئەڵڵایە سوبحانە وتەعالە بەڵام داخی گرانم لەلایەن کۆمەڵە چاوساغی بێویژدان بێزەمیر یعنی تۆ هەستی ئیشی کابرایەکی نابینا کە ئەو بەستەنها ئەو ئیشەی پێکرێ لە دەستی وەرگری خۆت ینی بچیتە جێگەکەی ئەو ینی بەڕاستی ئەمە شتێکی ناڕەوایە داخی گرانیشم چەند جارێک ئێمە داوامان قەید کردووە لە ئەوقاف شکاتمان کردووە هیچ کەسێک نایە بەدەممانەوە ئەسڵەن ئاوڕیشمان لێ نادەنەوە کە ینی بڵێ کاکە هەر وەکو کولتورێکی شاری سلێمانی تەعزیە بەدەست نابیناوە بۆ نابینا خوێندوێتی داخی گرانم ینی ئەوش پارۆش هەبوو ئەو پارۆش نەمانی بەڕاستی ئێستا مەجبورین ینی زۆرێک لەو ئەندامانەی ئێمە هانابەرن بۆ ڕێکخراوەکانی کە ڕەمەزانان و غێری ڕەمەزانان هاوکاریان کا چاوێکی عەتفیان لەسەریان مامۆستا ئێستا وەکو جاران نابینایان یەن بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز یان ئەتوانین بڵێن ڕێژێکی زۆر لە نابینامان هەیە کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەر بێ بەڕاستی ینی لێرەدا حەقە من دان بنێن بە حەقیقەتێکە ئەویش ئەوەیە ینی ئەو
پارووە کە لە ئێمە سەنرایە جاران بژێوی نابینە لە 60ەکان 50کان چلەکان بگرە ئیتر لە دوای زمانی کاک ئەحمەدی شێخەوە کە یعنی با بڵێن کە با بڵێن پرسەکان نابینەکانیان بۆ بانگ کراوە بژێوی ژیانیان لەسەر قورئان بووە لەسەر خۆڕۆشن بیرکردن بووە بە دین و بە شەریعەتی ئیسلام مەجبور بووە قورئان لەبەرکە یعنی زۆر جاری وا بۆ پێشین ئەگەر پێشی ناخۆش بوو بێ یا نەیتوانی بێ لەبەرکە جهدێکی کردووە کە لەبەریکە بۆ چونکم ژیان و معیشەتی ماڵ و مناڵەکەی لەسەر قورئانەکە بووە کە لە ناو خەڵکا خوێندوویەتی مەولود بووە پرسە بووە ئیسرا و میعراج بووە یعنی زۆرێک لەو مناسەبانە بووە کە یعنی بە هەلیان زانیوە کە نابینا قۆستویانەتەوە کە بتوان پەیامێک بن بە گوێی خەڵکی شاری سلێمانیا ئێستا ئەو با بڵێن ڕۆڵە لە نابینا کە سەنراوەتەوە داخی گرانم نابیناکانیش یعنی بەڕاستی ضعیفن لاوازن بە پێی پێویست نایەنە پێشەوە الحەمدولله هەر هەن ئێستش یعنی هەر موعجیزە ئاسا هەریەنە پێشەوە یعنی ئێستش کەسانێکی وەکو مامۆستا عوسمان یعنی تەماشا ئەکەی یعنی سپۆنسەری پیا ئەکا بۆ ئەم دەورەیە خەڵکانێکی خێرخوازە هێنێ کە چاویان لەسەر ئەم تەڵەبانە بێ خەڵکانێک پیا ئەکا کە نانی نیوەڕۆیان بۆ دابینکە بۆ لەبەر ئەوەی زەوق و شەوقێکیان بۆ دروست بێ جارێک کە بەرەو قورئان بێنەوە بەرەو دینەکەی خی گەورە بێنەوە بەڵام داخی گرانم هێشت ئێستش بە پێی پێویست نییە پێویست نییە جنابەت ئاماژەت بە شتێکی گرنگ کرد حفظکردنی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەلایەن توێژی نابینایانەوە تەنها بۆ مەسائیلی بژێوی ژیانە یان وەکو چۆنەڵە وەکو ئەجر و پاداشتێکیش وەکو بابەتێکی ئاینی وەری ئەگرن ئەم بابەتە تەبیعی یعنی ئەمێ ئەوە بڵێم لێرەدا بەڕاستی ینی سوالەکەت زۆر لە جێی خۆیان بوو یەکەم خۆی ئەبێ بە نیەتی عیبادەت و بە نیەتی يعني تعبد بو الله سبحانه وتعالى قرآن لبركة بلام زائدا لبال أوشا ك يعني أبينين ما مستايا قرآني لبرا أما مستايا شياوي أويك تو شاوي عطف لسريبه بتواني زكاتك بتواني صدقيك تو علي أم كابراي خدمت بديني إخواك وكواك خدمت بديني إخواك بمن شاوي كيشم ليبه يا بابونا لبال أويك دنجي كقرآنك لبر دنجي شي خوشة يعني بمن بتوانم يعني أم بياوا هاوكاريك بكم لبر أويك إدامة بإيشكي بدا وفعلا بتيونتي ما مصر عزيزم يعني أم لم رجدا يعني معيشة لسري هموش تكانوا يعني تو كابرا بزاني قرآني لبرنيا دعاءك ولجيان قرآني لبرنيا كزجني ناداتي قرآني لبرنيا يعني خلق رزقي زوري بوداناني مجبورة يغصب لسري بيته بيشوا بلام ئێستا داخی گرانم وەکو هەموو توێژەکانی تر نابینایانی ژیانی زۆرێکمان هەیە بەرەو لادان چوون ینی نابینایوەمان هەیە ئەسڵەن ینی تااقەت ێساری مەجلیسی ینی قورئان خوێندن و قورئان لەبەرکردنیشی نییە بەڵام لێرەدا ئێمە ینی ئەبێت بەدوای ئەو کەسانەیە بگەڕێن کە خولیان بەدوای ئەو کەسانەیە بگەڕێن کە ئەتوانن تەشجیعی ئێمەی نابینا بکەن کە بڵێ ئافرین بۆ ئێوە یعنی عەبدوڵڵای ئەمی مەکتومتان کردووە بە ئوسوەی خۆتان مامۆستا عەبدوڵڵای زەرواویتان کردووە بە ئوسوەی خۆتان کە ئەلحەمدولایە وەشکر ئێستش لە حەیاتا ماوە تەمەنێکی هەیە لەوەچە نزیکی ینی 88 ساڵ بۆ 90 ساڵ ببێ سوپاس بۆ ڕەب العالەمین ئێستش لە حوجرەی شێخ معروفی نۆدەیە خەریکی تەدریسە ینی خۆشەویست و محبی مەلائینی شاری ئەم سلێمانیە مامۆستا عەبدوڵڵا کە ینی نەک من شایەتیەت بدەم ینی هەموو عالەم هەموو شاری سلێمانی شایەتیەدەن ئەوانەی کە ئەهلی سلێمانین ئەم پیاوە پیاوێکی خۆشەویست و بەڕێزە بەنسبەت حفزیەوە بەنسبەت پیاوێکی ئەهلی تەقوایە من لەگەڵ ئەم قسەی جەنابتان ئایا وەکو ذیکری خوا یا وەکو تەعەبود ئەم قورئانە لەبەرەکرێ بۆ کاسبیە من ناڵێم وەک کاسبی بەڵام ئەڵێم وەکو ئەوەی کە بژێوی ژیانەکەی لە پاڵ ئەمەیە ینی حەقە اهتیمام بەخۆی بدا من وەکو هیناڵێ شاعیر ئەڵێ خۆزگە لەم دنیایەدا ئاواتم ئەهاتە دی ئەو کەسەی ڕۆشن بیر بێت تێدەگا من ئەڵێم چی بەڕاستیانی تۆیەک بزانی مامۆستایەک هیچ بەهرەیەکی نییە هیچ دەنگخۆشیەکی نییە هیچ قورئانێکی لەبەر نییە لە هیچ مەجالەکان شارەزانیە نابینایەکیش ئەبینی تەماشاکە ینی بەهرەمەندە ئەو بەهرانەی تێدایەتە داوای خوشکەکەی تۆ خوازبێنی خوشکێکی تۆکە خوشکەزایەکی تۆکە ئادەی من بە تۆڵم تۆ بەکامیانی ئەدەی
تبي بۆ کەسایەک کە ئەتوانێت ئیسباتی وجودی خۆی کە لەناو کۆمەڵگە بڵێ من نەمردوم نابینایی نەبووە بە هۆکارێکە من بمرم وجودم بۆ دانەنە نەخێر نابینایی بوو بۆ هۆکارێک کە ببن بە مامۆستای خەڵک ببم بە مامۆستای چاوساخەکانیش لە شاری سلێمانی نەک شاری سلێمانی لە زۆرێک لە ئەنحای ئومەی ئیسلامیا کە ئەلحەمدولای نابینان توانیانە دەورێکی باش ببینن هەر لە عالەمی ئیسلامیا سەیری سەید کوشکە ڕەحمەتی خوای لێ بێ کە یەکەم خەتیبە لە وڵاتی میسرە سێری شێخ عنتەر مسلیم کە ناوی سعید مسلیمە یعنی یەکێکە لە قاری ئەمە شوورەکان سێری مامۆستا وەلید ئیبراهیم کە یعنی سێری شێخ محەممەد ڕفعەت کە ئەمانە مامۆستایەکن کە یعنی نابینا بوون سێری ینی تورموزی زۆر باش ینی ئەمان جا قەسم چییە ئە لێرەدا ئەگەر ئینسان بەهرەیەکی هەبێ هەم خاوێن پێداویستی تایبەتیش بێ ینی کەوابوو بەهرەکەی ئەگەر لە مەجای دینداریشا بێ زیاتر کەسانی وەکو مامۆستا تەها حسین چەند خەڵ نابینا ئەمری خۆیان کردووە وفاتیان کردووە ئەستڵن نەناو نیشانێکیان هەیە بەڵام هەتایە تەها حسین ئەمێنێ هەتایە مامۆستا عەبدوڵای زەرواوی ئەمێنێ مەلا سوڵەیمان ئەمێنێ مەلا سەید حەسەنی مزگەوتی گەورە ئەمێنێ مامۆستا مەلا ئەمینی تیمار ئەمێنێ کە یعنی ئەمانە کەسانێک بوون یعنی ڕۆشنبیر بوون ڕۆشن فکر بوون لە مەجای قورئان و لە مەجای لەبەرکردنی قورئان و حفظی قورئانە لەم جۆرە خولانەیە کە باسمان لە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد بەس لەبەرکردنیان ئەوە تا ئێوە توانیتوانە سوود لە زانستەکانی تری قورئانی پیرۆز ببینن لەوانە تەجوید جوان خوێندنەوەی ئەگەر بابەتی تریش هەبێ بەڵێ ڕیوایەتەکانە کەسانێکمانتیان با بڵێن خۆڕسکی با جهد ئەکەن خۆیان ڕۆشن بیرکەن بەوەی کە لە پاڵ قورئانەکەشا تەفسیر بخوێننەوە یا زانستی فەرموودە فێر بێ بەڵام لەم دەورەیە کە ئێمە هەمانە لە ڕێکخرای ڕۆشنایی دڵ فقط حفظی قورئانەکەیە و للعلم تەذکیرەیەکیشی تایە تەذکیرە کە چۆن نابینان ڕۆشن بیر بێ ئادابمان چۆن بێ لەناو خەڵکە چۆن هەڵس و کەوتکەین چۆن قسە بکەین تعاملمان چۆن بێ لەگەڵ خێزانمانە تعاملمان چۆن بێ لەگەڵ مناڵمانە ئێمەی نابینا کرد ینی با بڵێن خولێکی ڕۆشنبیریشمان هەیە ئەلحەمدولای وەشکر کە من ینی ئەلحەمدولای براتان ینی توانیمە ینی ڕۆڵێکی باش ببینم لەو مەجالەدا کە ینی هەفتانە بەلایەنی کەمەوە ڕۆژێک یا 2 هەفتە جارێک ینی ڕۆژێک دابنین بۆ ئەوەی کە ینی تەذکیرەیەکی تێدا بێ بەڵام وەکو مامۆستایەک کە اختصاصەکەی تەفسیر بێ یا خودوتنەوەی علمی عەقیدە بێ لەوێ تا ئێستا نیمانەوە من داواکاریشم ینی ئەگەر کەسانێکان بتوانن بێنە پێشەوە ینی بتوان ئەو هاوکاریەی ئێمە بکەن ئێمە نەک دەستخۆشیان لێکن دەستیشیان کاکە پێویستە لە پاڵەوەی ئەو شتانەش بخوێن ئەگەر کەسێک هەبێ هاوکار بێت و بێت بەدەمتانەوە یەکێک لە واجبەکان من عرض دەکەم ینی کە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ناوەکە بە هەڵایە نەچوو بووم ئەفەرمێ ئێمە سەرەتا لە خزمەت ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە یعنی فێری دینداری بوون یەکەم جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری عەقیدە و ئیمانیە کردین ئیمان بوون بەخوا باوەڕبوون بە ڕۆژی دوایی باوەڕبوون بە قەزا و قەدەری خێر پاشان فێری قورئانیە کردین ئەڵێ دوای ئەوە اینجا فێری قورئانە بووین دوای ئێمە جیلێک دروست بوون فێری قورئان بوون پێشەوەی فێری عەقیدە ببن ئەڵێ بەرەولادان چوون هەڵەیان زۆر بوو و فعلا ئێستش ئەوە ئەبینین مامۆستایەک ینی ئەگەر بێت و لەلایەنی عەقیدەوە دامەزراو نەبێ هەڵەکانی زیاترن لەوەی کە ئیستیفادەی زیاتر بێ بەڵکو ئینشاءالله ئێمە لەناو ئێمە کەمتر بوو ئەوە ئەلحەمدولillah بە جوهدی چەند پیاوانێکی بەڕێز یعنی کە ینی جەنابی مامۆستا ینی بە حەقەت ینی خەڵکانێکی ڕۆشنبیر بانگەکا کە بتوانن لە مەجای ڕۆشنبیریە ینی زانستێکی نوێ فێری ئەو تەڵەبانە بکەن و هێندێکیان خێزاندارن ئێمە لەتان نەشارمەوە یان داخی گرانم ینی کە وەکو حکومەت و وەکو دەسەڵات ئێمە بێباوکین ئێمە بێبراین ئێمە بێ خاڵ و مامین ئەگەر حکومەت دەسەڵات خاڵ و مام و برا و باوکی ئێمە بێمە بەڕاستی نە باوکمان هەیە نە برامان هەیە نە مامان هەیە بۆ چونکم بەڕاستی تا ئێستا بە بچووکترین شت ئاوری لە ئێمە توێژی نەبینە نەداوەتەوە کە ینی مامۆستایەک پیا بکا بۆ ئێمە یا با بڵێن لەسەر ئەرکی وتر وەزارەتی ئەوقافی ناو لێ ئەنەی لەسەر ئەرکی وەزارەتی چی ناو لێ ئەنەی ناوی لێ بنێ کە ینی کەسانێک تایبەت کا بۆی کە بتوانێت ینی ملایەن ڕۆشنبیری ئێمە زیاد کاشتی وان نەبووە بۆ بەڵکم شتەکان هەمووی خۆڕسک بووە لەلایەن خەڵکانێکی ڕۆشنبیر ینی خەڵکانێکی خۆبەخشی ڕۆشنبیرەوە ئەو کارانە کراوە وەکو ئەرکی حکومەت نەبووە تا ئێستا. زۆر باش مامۆستا ئارام
ئێوە تەنها لەگەڵ قورئانی پیرۆز دەست و پەنجەتان دەرم کردو حیفزەکەن یان لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم نابینا تەنها بەس قورئان لەبەرەکە یان حفظ و لەبەرکردنی بۆ بابەتی دیکەش هەیە مەبەستە زەمەنی زووشە یا ئێستا فقط لەو دەورەی کە ئێمە کردومانەتەوە کە دەورەی لەبەرکردنی قورئانی پیرۆز فقط قورئان لەبەرکردنەکەی و تەذکیرەیەکیش لە پاڵیە ئەو تەذکیرە زۆر گرنگە تەذکیرەیەکە زائدەن لەگەڵ قورئانەکە یاکە بابلەن زۆر جاری وا هەیە کە تەبیعی وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ لكل أمة سفهاء لە هەموو جیلێکە خەڵکی نەشاس دروستە بێ خەڵکانێک دروست ئەبێ یعنی با بڵێن جۆرێک طبیعەتی هەیە کە جۆری هەڵس و کەوتەکە ئەبێت تۆ نەسیحەتی کە جاری وا بۆ من سوپاسی جەنابی مامۆستا عوسمانی یەکەم کەسی وا هەبووە عقوبە دراوە یعنی کەسی وا هەبووە یعنی با بڵێن نەسیحەت کراوە ئامۆژگاری کراوە کە تۆ بێ وابێ بێ ئەدەبت وابێ چونکم قورئان وان ئەهل الله وخاصته قورئان خوێن يعني أهل الله وخاصته يعني چۆن سەربازی تایبەتەن بە بەرپرسەکان و بە دەسەڵاتدارەکان ئەهلی قورئانیش پاسەوانی دینەکەی خوای گەورە ئەبێ سلوکیان ئەبێ زمانیان ئەبێ دەمیان بەڵام تا ئێستا ئەم دەقەیەشی لەگەڵا بێ ئەو دەورەی ئێمە کراوەتەوە فقط حیفزی قورئانەکەی و تەذکیرەیەک لە پاڵیا یعنی کەسانێکمان نەبووە کە ئەکادیمی بێ لە مەجای تەفسیرە یان خۆت با بڵێن لە مەجای وتنەوەی دەرسی فەرموودەیە شتیوان نەبووە مەگەر کەسێک کە خۆی حەزی لەو بوارە بێەوە الحەمدوللا خەڵکیشمان هەن کە لەو مەجالەیە سپاس بۆ خوا چوونەتە پێشەوە یان لەم جیلە تازەیەش نانی کۆنەکان نایانی با بڵێن ئەوانەی کە تەمەنیان لە سەروی 67 ئەوانەیە سەرگەر باسی ئەوانە بکەین خەڵکانێکی زۆر ڕۆشنبیریان تایە وەکو مامۆستا مەلا عەبدوڵڵا وەکو مامۆستا سولەیمان کە لە حەیاتا ماوەن وەکو مامۆستا سی حەسەن کە ئەمە ینی پیاوێک بوو حافزی قورئان بووە لەگەڵیشا تەفسیریان ئەزانی لە مامۆستا عەبدوڵڵا شارەزای ینی مەزاهیبەکانی شەنەوەکەوەی کە ینی هەر مەلای تەواو بە کوردواتنی زۆرێک لە مامۆستا سەید غەفور مامۆستا سەید ڕەحیم خوعافیگا بە ڕەحمەتی خوا چوو زۆری کە وفاتیان کردووە ینی خەڵکانێکی باش بوون حەمدوللا لە مەجای دینداریشا شارەزا بوون بەڵام ئەو دەورەی ئێمە کە ئێستا کراوەتەوە ئامادەیە فقط حیفزی قورئانەکەی و تەذکیرەیەک لە پاڵیا چونکم بۆ ئەمانویست ئەم ڕێچکەیە کوێر نەبێتەوە ئەم ڕێچکەیە جارێکی کە یعنی وەکو کللتوری شاری سلەیمانی وەکو ئەو فتوا گەورەیە کە کاگەحمەی شێخیای نابینا ئەبێ حفزی قورئان کە و نابینا ئەبێ حامیلی قورئان بێ و حامیلی دینی خوا بێ یعنی هەتا بە فتوای ئەو ئەی فەرموو ئەمانە برن با لە مناسبەی مەولودا لە ماڵتانە مەولود بخوێننەوە ژیانی پێغەمبەر بخوێننەوە با بێن لە ماڵی ئێوە یان ئیسرا میعراج بخوێننەوە ئێوەش بتوانن وەکو کەسی خۆتان هاتۆ سێری ئەم قسە جوانە ئەم قسە شیرینە یعنی بتوانن وەکو کەسی خۆتان چاوێکتان لێیان بێ خەڵکی ئەم شارن تەماشاکەی لە سنەوە لە کرماشانەوە لە سەقزەوە لە بانەوە لە شارەکانی تری عێراقەوە خەڵک هاتۆ لە مەدرسەی شێخ مارفی نۆدەیە فێری دینداری خواناسی بووە یەکەم هەم خۆی ڕۆشن بیرەکە دووەم ئەتوانێ کەس ئیسپاتی وجودی خۆی کاکە بڵێ من هەم سێهەم بە خەڵکێکیش بڵێ من ئەو کەسم کە ئەتوانم پەروەردە بکەم پەروەردەیەکی باش جا بەڕاستی ینی ئینسان بەدەستی خۆی کەوتووە ینی تۆ لە شەئنی خۆ ینی تۆ خۆت ئەتوانی بڵێ من چیم خۆت ئەتوانی بە خەڵک بڵێ من کێم خۆت بە خەڵک ئەتوانی بڵێ من ئەو کەسم کە خۆم ئەزانم کێم لە بەڕاستی ینی هەم کەس ناچێتە ناخی من و تۆ بزانێت کە من و تۆ چین لە زمانمانەوە ئەزانم تا چەندێک گرنگە ئەگەر کەسێک نابینایەکی هەیە یان کەسێک کە خاوەن پێداویستێکی تایبەتی هەیە بەشداری پێ بکات لەم جۆرە کۆبوونەوانەیە ئەگەر بۆنە هەر لەلایەنە حیفزەکەشەوە باسی لێوەنەکەین ئەبینین کە نابینایان ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە زۆر شت بێبەشن لەو چالاکیە گرنگانی کە هەیە لە یعنی زۆر جار سجن کراون لە ماڵەکاندایان ناتوانن لە بچنە دەرەوە ببوونی ئەوی کە کەس هاوکاریان نییە پەیامە چیە بۆ خانەوادەکان کە هاوکار و دەستگیرۆی ئەمان بن بۆ بەشداریکردن لەم جۆرە خوڵانایە بن مونەش ئەمەی قورئانی پیرۆزکەوە ئیتر یعنی ئەتوانین بڵین ئەولەویاتە کە مرۆڤ فێری بێت و بیخوێنێتەوە لە بەریکە سواز بۆ پرسیارەکەت زۆر لە جێی خۆیان بوو یعنی بەڕاستی جوابی دڵی ینی سوالە لە دڵی من کرد کە کۆمەڵی قسە بکەم پەیامم ئەوەیە کە ئینسانی ڕۆشنبیر ئەگەر ژنەیان پیاوە ئەگەر کوڕەیان خود کچە ئەبێ بەدەم بانگەوازەکەی خۆ پێغەمبەرەکەیەوە بێ صلی الله عليه وسلم الله سبحانه وتعالى أفرمي يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول بو إذا دعاكم لما يحييكم
وەرن ئەی ئیمانداران بەدەم بانگەوازەکەی خوا و پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم. بۆچی؟ بانگتانەکەن بۆ ژیانەوە، بۆ زیندووبوونەوە. ئەو کەسەی کە خاوەن پێداویستێکی تایبەتی هەیە، ئەگەر ئەو خاوەن پێداویستی تایبەتیە نابینایە یام خۆت معەوەقە لە ڕێگەی قاچیەوە دەستیەوە هەر ئاعزایەکی تریەوە، ئەگەر ئەتەوێ مناڵەکەت، ئەگەر ئەتەوێ براکەت، ئەگەر ئەتەوێ برازاکەت، ئەگەر ئەتەوێ خوشکەزاکەت، تەبیعی تۆ ئەمانە خەڵکی دڵسۆزن بۆ من و تۆ، یا خاڵە یا برا یا باوکە یا مامە یا دایکە، ئەمانن دڵسۆزن بۆ من و تۆ. یعنی گوڵی جۆرجاری وای ڕێگەکەوێ گوڵێک لە کۆمەلگەیە دروست ئەبێ هاندەری منە، تەشجیعی من ئەکا. من جاری وا بۆ کەسێک پێوتم بابە بڕۆ بەدەم قورئانەکەتەوە کە خۆی یعنی با بڵێن فکری چەپگەرایی هەبە، وتێتی کاکە لەم کوردستانی من و تۆیە ئەبێ بتوانی یعنی چەمکێک لە چەمکەکانی ڕۆشنبیری ئیحتیمام بدەیت لە ناخی خۆتا. بڕۆ کاکە ئیحتیمام بە خۆت بدە. کەسی وا بۆ ینی خۆی چەپ بووە. جا بەڕاستی لێرە دامەوێت جوابی پرسیارەکەی تۆ بەمەوە. ئەگەر ئەیەوێ بە مناڵی بە گەنجێتی ئەم کەسە نابینایە نەنێژێ، نەیخاتە گۆڕە و با فێری ڕۆشنبیری بکە. ئەگەر ئەیەوێ ئەم کەسە معەوەقە خاوەن پێداویستی تایبەتە بە داماوی نەیەڵێتەوە لە سوچی ماڵە بابێت فێری ڕۆشنبیری بکە. ئیمامی مجاهید ڕەحزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ یەکێک بە لەو کەسانە کە ئەوانەی کە شارەزای ژیانی بوون مێژوو ئەڵێن فەقیراڵێت توخوا هەر چوارپەلی نوقستان بووە، بەڵام کەچی ئەو ناوە گەورەی هەیە کاڵەن ئیمامی مجاهیدیان لە خۆتەوە ترسی لێت، یعنی لەرزێک لێ. جا با ئەلێرەدا بچینەوە سەر ئەسڵەکە کە یعنی هەموو ئەم پرسیارەی کە کردە سەرچاوەیەکی قورئانی هەیە، مەگەر خۆ ئێمە سورەتێکمان نییە بە ناوی سورەتی عەبەسەوە لە قورئانە الله سبحانه وتعالى کە عیتاب لە ڕەسوول ئەکبەر ئەگرێ صلی الله عليه وسلم کاتێکا کە کەسێکی وەکو عەبدوڵڵاه ئیبن مەکتوم ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لە خۆی و لە پێغەمبەری خوا و لە ئەصحاب و یار و یاوەران بێ ئێت بۆ لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئێوە فێری قورئان بێ. یعنی تەماشاکە ینی ئەمە دیارە نەسیحەتی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم، ئێوە بێ ڕۆشنبیر بێ، ئێوە بێ ڕۆشن فکر بن، ئێوە بێ قورئان لەبەرکەن، ئێوە ئەبێ ئیستیجابەتان بۆ دەعوە بۆ دینەکەی خوا ببێ. یعنی لە کاتێکە ئەم خەریکی سڵح و لە کاتی قسەکردنە عەبەسە وتەوەلە ئەن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى. تۆ چ زانی هاتووە خۆی فێرکە، هاتووە خۆی ڕۆشنبیرکە. با فەرمێ وما يدريك چەندێک لە سەرشانی پێغەمبەر بێ گەورە بوو بێ خوا فەرمێ تۆ چ زانی. خۆم پیاوی اختیفا نەکرا، نەکوژرا لەبەر ئەوەی کە لەسەر ئەم هاوڵە نابینایە عیتاب لە یەکێک لە پێغەمبەرەکانی خوا گیراکەوی محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەی فەرموو سڵاوی خوا لەو کەسەی کە خوا لەسەری حەوت طەبەقی ئاسمانە و عیتابی لە یەکێک پێغەمبەرەکانی خۆی گرت. ئاوا پێشوازی لێکرد. لە دوای ڕەسوول الله ئەبوو بە ئیمام لە مزگەوتا کاتێک کە بەرەو جیهاد دەچون یا ئەچوونە دەرەوە لە مەدینە. جا بەڕاستی جوابم بۆ قسەکەی تۆ ئەگەر ئەیەوێ گەنجەکەی خۆی، مناڵەکەی خۆی، کوڕەکەی خۆی بە زیندوی نەنێژێ بابێ ڕۆشنبیری بکە، بابێ دەستی بگرێ. هەر کەسێک لەو کەسانی مزگەوتی گەورەستە کەسانی وەکو مامۆستا عەبدوڵڵای زەرواوی لە بانەی ئێرانەوە هاتووە، لە دێی زەرواوە هاتووە لە سلێمانیە لە تەمەنی 15-16 ساڵە لە سلێمانیا فێری قورئان بووە. دەی الحەمدوللا ئێستا کەسێکە لە کەسە نوخبەکانی شاری سلێمانی. باشەم پیاوە ئەگەر جوهدی خۆی نەبوایە چۆن ئەبوو بۆ پیاوە ڕۆشنبیرەکە لە ناو سلێمانیا ناوبانگێکی ئاوایی. مامۆستا گیان ئازیێتمان نایی حەزمانەکە زیاتر لە خزمەت بین پرسیار بکەین و جۆمان لەوتە شیرین و جوانەکانی جەنابیشت بێ، بەڵام کار لەوە زیاتر دەرفەتمان نایە. زۆر سوپاس بۆ مامۆستا ئارام حەسەن، سوپاس بۆی کە لەگەڵمان بووی لەم تەوەرەیە.